تەم و مژاویترین ڕووداوەکان کەوتنە خوارەوەی فڕۆکەکەی عەدنان خەیروڵڵا بوو. عەدنان خەیروڵڵا خاڵۆزای سەدام حوسێن بوو، برای ژنەکەی بوو، هەروەها وەزیری بەرگری بوو. لە ساڵی 1989 ئەم ڕووداوە ڕوویدا. ئەمە چۆن بوو؟ عەدنان خەیروڵڵا تڵفاح پێش هەموو شتێ با بڵێن ئەمە ئەفسەری ڕەسمی بوو، یعنی کولی عسکەری تەواو کرد بوو. عەدنان خەیروڵڵا تڵفاح لە 1963 زابط تەجنیدی سلەیمانی بوو لەم زەلامە. دوای ئەوە ئیتر بەعس هاتە سەر حکوم، بڵین پلەی زیاد وەرگرتەوەی ڕاستی بێتن بووە فڕۆکەوان لەسەر هەلیکۆپتەر. بەبیرمە عارفە بوو کەوتە خوارەوە، ینی بەیانەکەی جەژن بوو. عەدنان خەیروڵڵا تڵفاح لەگەڵ سەدام حوسێن بە بنەماڵەوە بە عائیلەوە لە چیای گارا بوون لە قەسرەکەی سەدام لەوێ چوو بوون بۆ بڵین سەیران و سیاحەت بکەن لێنانە. لەوێ بوو بۆ دەمەقاڵیان شەڕیان کردبوو. عەدنان و سەدام بوو بۆ دەمەقاڵیان کە بوو بۆ دەمەقاڵیان تێک چوو بوون، ئیتر سەیرانەکەیان تێک چوو، سیاحەتەکەیان ئاسانسوار کۆپتەر بوون گەڕانەوە بۆ مووسڵ. سەدام چووە کۆشکی خۆی، عەدنان خەیروڵڵا نەچوو، چووە قاعیدەی فرنەس لەوێ نیشتەوە. کە لەوێ نیشتەوە ئەو یعنی بڵێن زانیارەی ئێنەی 100% لە فڕۆکەوانەکانی ئەوێ تایبەتی لە سربی 11وانە کە ئەو کاتە لە قاعیدەی فرناز بوون، دەستی کردبووە بە خواردنەوە، مەشروبی خواردنەوە و تووڕە بوو بوو زۆر و جنیێویەدا. سەدامیش ئەفسەرێکی بۆ ناردبوو بە پلەی نەقیب پێی وتبوو بابێتەوە لامان، جنێوی بە ئەفسەرەکەدا بوو دەری کردبوو. ئیتر لە بەغاوە تەلیفۆنیان بۆی کردبوو، خەبەریان دابوو پێی وەرە سەیرانەکەت لە بەغا تەواو بکە. ئەمی سوار هەلیکۆپتەرەکە بوو، مقدمێکی لەگەڵا بوو، وابزانام ناوی ئەحمەد بوو، مقدم ئەحمەد خەڵەفت شتێ ئەوها ئەگەر بکەوێتەوە بیرم. فڕۆکەوانێکی زۆر باش بوو مقدمەکە، بڵێ ئەوە نەبوو، فڕۆکەوانێکی زۆر زۆر باش بوو. ئەمیش مەشروبی خواردبووە سەرکەوت بوو. لە ناو کۆپتەرەکەشی یەکێتریشە بوو لەگەڵی هەنا، ینی بڵین حیمایی خۆی بووەوە لە پشتەوە دانیشت بوو کە کەوتوبە تۆ ڕۆدت هەیە لە ئاسمان، ینی کە ڕۆی ئەبێ موجه ئەڕضی ڕێت پێ پێشاندا، مەسەڵەن بەم خەتەیە بڕۆ، موجه ئەڕضی ڕێت پێ پێشانەدا لە مووسڵ. کە فڕی بوون فڕۆکەوان دایمەن کە ئەفرێ داوای کەش و هەواکە پێشی چووەنە ڕەشەبایە چی هەیە چی نییە. پەیوەندی بە قاعیدەی فرناسەوە کرد، وەڵامیان نەدایەوە. پەیوەندی بە بەغاوە کرد، بەغاش وەڵامی نەدایەوە. لێرا گومانەکە دروستە، لێرە گومان دروستە بێ، بۆ وەڵامی نادانەوە پێ بڵێن ئەو خەتەت ڕەشەبایە خۆڵبارینە، هەس وەڵامی نەدایەوە. ئەمە تەمان تەسجیل کراوە لە بلاک بۆکس هەمووی، چونکە ئەم دەنگانە هەمووی تەسجیل دەکرێ ئەمێنێتن. کەس وەڵامی نەدایەوە، خۆشی خواردبیەوە، ئەوەی مەشروبیش بخواتەوە لە ئاسمان لە فرین دریاتین بەرزە بێتەوە، پێڵەن بلایند فلایت، بۆ تەیە چۆربی بۆ ماوەیەکی کەم نەبینی. لە تەسجیلەکەیە بە مقدمەکە ئەڵێ ئایهاف، فڕۆکەوان کە ئەڵێ ئایهاف ینی بەجێ هێڵە من کۆنتترۆل یەکەم، من پێ ئەفرم لێخڕم. مقدمەکە پێی وتووە سەیدی وتبووی ئایهاف، من کۆنتترۆل یەکەم. قەدەمەکە شوازی لێنا بوو، ئەمیش کۆنتترۆلی کردبوو، کەوتە ناو ڕەشەباکە و خۆی بەعەرزا کێشا، خۆی و فڕۆکەوانەکە مردن، بەسەوەی لەگەڵیان نابوو نەمرد. فڕۆکەیە تریشیان بەدواوە بوو، ئەویش نەکەوتە خوارەوە. باش مایەوە تا ئەمڕۆژ قسەی جیاواز هەر لەسەرم ڕووداوەیە. جەنابەت بە تەفاسیل باست کردیانی گومانەکان زیاتر بۆ بوون کە سەدام حوسێن عەدنان خەیروڵڵای لە ناو بردبێت، یاخود نەخێر ئەو جە و کەشەی کە ئەم فڕۆکەی تیادا هەستاندووە هاوکار نەبووە و کەوتۆتە خوارەوە. خۆی ئەم فڕۆکانە باش چەی کرابوو، کۆنتترۆل کرابوو. یا تاکو کوڕێکەیە ناوی عەلایە، خەڵکی شاری حلەیە، زۆر هاوڕێیە. ئەو لەسەرم کۆپتەرانە ئیشێ کرد، عارفە بوو، لە ماڵەوە دانیشت بوو لەگەڵ عائیلەی هاتنە ژوورەوە باسیەکان بە شەق و زلە بردیان. ئێستاکە خۆی لە هەواڵگریە لەم حکوومەتە تازەیە لێی بووە تەعەمید، بردیان لەسەر ئەمە، ینی بڵێن دایپۆشن. زۆر دیعایە دەرچوو وەختی خۆی قسەیانە کرد کە بۆمبێکی ئیهتیزازی تایە. بۆمبەکە کە تەقێتەوە لەناو هەلیکۆپتەرەکە
پارچەی لێ ناکاتەوە بکەوێتن بەس حاڵەتێکی پێ دروستەکە پێڵێن unusual position حاڵەتێکی نائارام غێر مستەقر unusual position ئەبێتن ئەکەوێتە خوارەوە قسە لەسەرەوە هەبوو بەڵام نەخێر هەمووی خۆیدا بە عەرزە لەبەرەوەی خواردبیەوە و سەرخۆش بوو ینی کاڵێن سەدام کوشتویەتی لە بڕواایە نیم چونکە تەسجیلەکەی دیارە و بۆ شێوازە بەڵام سەداموان ئەگەر دەستیان تیابێ بۆ وڵامیتان نەدایەوە پێی بڵێن خۆڵبارینە ڕەشەبایە لە توانای کۆپتەرەکە نیە بەوێ ڕەتمە بە گومانە هەر ماوەتەوە ماوە ڕۆدی خۆت بگۆڕە ڕێی خۆت بگۆڕە ئەتوانی ڕێی خۆت بگۆڕی بە شوێنێکی ترا ڕەبی دوورکەویتەوەلی بەڵێ جا ئەگەر باسی ئەم پیاوە بکەی یعنی ئەم عەدنان خێروڵایە لە ناو سوپا زۆر قسە ڕۆیشتوو بووە و مەسەلەن چۆنەڵێ دەسەڵاتی چی بوو بۆچی بەو شێوازە بوو سوپا خۆشی ویستووە سوپا ئەم زەلامەی خۆشەویست ئەفسەرەکان جەنەراڵەکان لەبەرەوەی ئەمە ئەفسەر بۆ وەکو خۆیان خڕیژی کولی عەسکەریە وەکو سەدام حسێن نییە وەکو عەلی حەسەن مەجید نییە وەکو حسێن کامل نییە وەکو سەدام لازم نییە وەکو عەبدحمود نییە ئەمە تێگەیشتووە سەربازی تێگە لە بوارەکەی خۆی تێگە ئەوانە تێناوە هیچ تێناگەن فەرمانتە دەنێ یعنی سەر جەنابەت لەم بوارە ئیشەکەی یەکێ بێتن و دووسێ قسەت پێ بڵێ وا نابێ وا نابێ خۆی هیچ تێناگاتن تۆ لێی قبوڵ ناکەی کاکە ئیشی خۆمە منەمە لەمە تێگەم تۆ بۆت نییە تەداخل ئیشی من بکەیت ئەم زەلامە شوا بوو جەنەراڵەکان خۆشیانەویست لەبەر ئەوەی سنفی خۆیانە ئەفسەرە وەکو خۆیان لە یەکتری تێگەن ئەو بوو دەسەڵاتێکی زۆری بەسەر سوپای عێراقا هەبوو بەڕاستی سەدام حسێن لێ ترسا بڵێ وەڵێ لێ ترسا هەم زەلامە بۆ نموون ساڵی 86 لە بڵێن ناوچەی چنیان ئەو لوتکەشا گردە بڕاوی گەورە و بچووک و کوڕەکاژا و ئەو لوتکانەی ئەو منتیقانە کە ئێران نێزیک بووە لە سلەیمانی و گەیشتە نێزی قەڵاچوالان لای گوندی هەرمن و ئەوانەوە ئەم زەلامە خۆی شوە شەڕەکەوە شای ئەزمر پەڕایەوە بە هەلیکۆپتەر و لەو بەردابەزی ئەگەر ئەم نەگەیشتایە لەگەڵ هەنێ سوپایە هەمووی ڕایە کرد بەجێ هشت و سلەیمانیە گیرە وڵا با دوا پرسیار لەسەر ئەم عەدنان خێروڵایە بکەم یعنی وەکو گومانەکان لەسەر بردنەکەی جەناب تەزانی کە جێگری فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق بووە دەسەڵاتێکی گەورە بووە بەڵام حسێن کامل بە هێزێکی زۆرەوە هاتە مەیدان حسێن کاملیش زاوای سەدام حسێن بووە دوای ئەو قسانە کراوە کە دوور نییە دەستی ئەویشی تێدا بووە لەبەرەوە ململانیەکی زۆر لە نێوانیان هەبووە ئەمە چۆن بوو ئەبێ دەستی هەمویانیان تیابێتن چونکە ئەوان لە هیچەوە گەیشتنە ئەو ڕادێ و خۆیان بە دەسەڵات ئەزانی دوایەوە عەدنان خێروڵات فام بۆ نمونە عەفوویدا عەفوەکە لەغوکرایەوە بە فەرمانی سەدام ئەم خۆی بە گەورەی سوپای عێراق ئەزانی و سەدام حسێنیش دائما لایوت ئەبوو هەد لە ئانا ئەبوو هەد لە ئانا خوک فەرمانەکەی ئەمی ڕاگرت عەلی حەسەن مەجید و بڵێن حسێن کامل بە تەواوەتی ئەوانە کە بوونە تەسنی عەسکەری دەسەڵاتیان خستە زەر سوەرچتە ئەم لەگەڵیان ناگونجا و بۆ ئاگاداریت ئەمە لێشیانی داوە بە لێدان لیانی داوە وەسنیان وێراوە بەرامبەری بوەستن بەڵام لە پشتەوە هەموو پلانێکیان بوو